بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الأمين من محمد بهجت أمين فێرخوازی بنکەی ڕۆشنم لە ساڵی 2021 لەو بنکە خەریکی خزمەتکردنی قورئانی پیرۆز و خوێندنی دەرس و دەورم. زۆر سپاسی مامۆستا خۆشەویستەکان و مامۆستا بەڕێزەکانی بنکەکەمەکەم کە بەڕاستی زۆر هیلاک بوون پێمەوە بە تایبەتی جەنابی مامۆستامان مامۆستا عەبدولحەمید بەرزنجی و وەسپاسی دایک و باوکیشمەکەم کە بەڕاستی ئەوان هاندەرێکی زۆر گەورە بوون بۆ من و هەوڵیان داوە هەمیشە بەردەوام بم لە خوێندنی دەرزی قورئان و هەوڵدان و بەرەوپێشچوونی زیاتر. من ئاماجمەوە ئینشاءالله بەئیزنی خۆی گەورە بم بە حافظ قورئان و ئینشاءالله بم بە قاریئێک و خزمەتی وڵات و نیشتیمانی خۆم بکەم. لەناو قاریئەکانە من بە گشتی گوێ لە هەموو قاریئەکانە گرم و حەزم لە سەوتی هەمیان هەیە، بەڵام وەکو بڵین حەزم لە سەوتی کی هەبێت و بەلامە پەسەند بێ مامۆستای خۆمان مامۆستا عەبدولحەمید بەرزنجی بە سەوتی ئەو زۆر سەرسام و بەڕاستی دەنگێکی زۆر کاریگەر و نایابی هەیە. هەموو کەسێ لە ژیانی خۆی بێ پلان و بەرنامەی خۆی هەبێ بۆی قورئانەکەشی لەگەڵ خوێندنی مەکتەبەکە هاوکاری بێت و بۆ نمونە کاتەکانی دابەش بکات، کاتی بەیانی توانین دابنی بۆ خوێندنی قورئانی پیرۆز و لەبەرکردنی دوای مەکتەبمان هەیە و ئەرکەکانی ڕۆژانە هەمووی کاتی خۆی بۆ دابنین. ئامۆژگاری من بۆ کەسانی کە ئەیانەوە فێری قورئانی پیرۆز بوون و بێن بۆ بنکەکانی فێربوونی قورئانی پیرۆزەوەیە کە بەڕاستی قورئانی پیرۆز کتێبێکە ڕێنماییکەری هەموو مرۆڤایەتیە و هەروەها قورئانی پیرۆز فێرمان دەکات کە چۆن ڕێز بگرین، فێری خۆشەویستیمان دەکات و فێری لێبوردەیمانەکە و هەروەها قورئانی پیرۆز فێری ئەومانەکە کە نەک تەنها سوودمان بۆ خۆمان هەبێت و بەڵکو سوودمان بۆ کۆمەڵگامان هەبێت و یارمەتی یەکتر بین لە ژیانی ڕۆژانەماندا کە ئەمەش تەنها نەک بۆ خۆت و بۆ خەڵکی تریش ئیسفادەمان ئەبێ. لە دەنگی چریکە ئاسای ئەوان نەغمەی باخی بەهاری قورئان، نوری بێکۆتای ئاسمانی بەرین، ڕووناککەرەوەی ژیانی زەمین. بسم الله الرحمن الرحيم. أنا خاي بخشن دومي هربان من نام أحمد فريد لطيفة لصالي 2007 لبنكي روشن دسم كردو بقرآن خان لدواي فازي خاي جورا من تواني ما بيشتدو جزء القرآن بيروز بركم بارمتي دايكو باكم وما مسا كان بتبتي ما مسا عبدولحمید بەرزنجی بيارمتي أن تواني ما أو كان جزء القرآن بيروز لبركم سلتا أو لا بركة تبي بخيني توام ياخذين لبركي أبي قارئ كتو حزلتي وآرزو هي جويلي بقري دواء أوا بوي تجشتن بلغ القرآن كيا سي تفسير كي ترهر تفسيرك به بوي بتواني يقل معنى القرآن كا تبقي دواء أوا بيوستكا تنجارك بيري توا تابتواني لبريكي تر أوا من لبولينوم سباز بخوا قرآن رجلينا بولا مكتبة كم بالكو يارمتي يوم لمكتب بيست همو تحقيق لمروفكان قرآن بخوانەوە قورئان خوێندنیش هیچ ڕێگری ناکە لە هیچ شتێکە بێ کاتی تایبەتی بۆ دانی سەبارەت بە قورئان خوێنەکان بە زۆری گوێ لە سەوتی قاریئ محەممەد ئەیوب بەگرم چونکە ئەو ماشەڵڵا دەنگی زۆر خۆشە و تەجویدیش زۆر چاکە لە تەجویدیشە لەبەر ئەو گوێ لێگرم. من و باوکم لە عایلەکەی خۆمانە دەنگمان خۆشە و باوکم و دایکم بەڕاستی زۆر هەڵمەن بۆی بەدەم خۆشی بخوێنەوە. لە دەنگی چریکە ئاسای ئەوان نەغمەی باخی بەهاری قورئان، نوری بێکۆتای ئاسمانی بەرین، ڕووناککەرەوەی ژیانی زەمین. بسم الله الرحمن الرحيم. بناوی خی گەورە بەخشندە و میهرەبان. من ناوم هامنۆ کاروان کەریمە، تەمەنم 16 ساڵە و ماوەی 2 ساڵ و نیوە لە فێرگەیەکی قورئان بە ناوی فێرگەی بنکەی ڕۆشن لەوێ قورئانی پیرۆز خزمەت بە قورئانی پیرۆز دەکەم و قورئان دەخوێنم لەوێ. من لە ماوەی ئەو 2 ساڵ و نیوەی کە لەم بنکەیە بووم توانیومە سپاس بەخوا 5 جوزئی قورئان لەبەر بکەم و بۆ تەجویدەکەش مامۆستاکان زۆر هاوکارمانن، زۆر یارمەتی دەرمانن و سپاس بەخوا توانیمە ئەو 5 جوزئە زۆر بەڕەوانی لەبەر بکەم بە بۆنی مامۆستاکان. ڕاستیەکەی من لە ماڵەوە دایک و باوکم زۆر هاوکار من، هەر ئەمانیش ئەم بنکەیان بۆ من دۆزیەوە و فەرمانیان پێکردم کە بچم لەوێ قورئان بخوێنم و لە بنکەکەشدا زۆر مامۆستا هەن کە یارمەتی دەرم بوون و توانیمە بگەم بەم ئاستەی ئەمڕۆم و من لێرەوە زۆر سپاسی بەڕێوەبەری بنکەکەم ئەەکەم مامۆستا عەبدولحەمید بەرزنجی
خوای گەورە لەشی ساختکاو بۆ ئەمەی بهێڵێ بەڕاستی زۆر هاوکارمان بوو. من لە قوتابخانە لە پۆلی دەم و هیچ ڕێگرێک نەبووە بۆ من کە قوتابخانەکەم لە ڕێی نمرەکانمەوە یاخود بۆ هاتوچۆکردن هیچ ڕێگری نەبووە سپاس بەخوا و ئەو کەسانی کە وا بیر دەکەنەوانێت کە ئەگەر بێت و لە کاتی مەکتەبە بچنە بەر خوێندنی قورئان لە مەکتەبەکەیان دواکەون و زۆر ئیسفادە لە مەکتەب ناکەن. ئەم بیرکردنەوەی بەڕای من بیرکردنەوەیەکی زۆر ڕاز نییە دوورە لە ڕاستیەوە. من وەکو خۆم ئەم ماوەی 2 ساڵ و نیوە خوێندنەکەم و بنکەکەش زۆر بە مەزبوطی و بەڕەوانی توانیومە ئەنجامی بدەم. لە قاریەکان زیاتر گوێ لە قاری ڕائد کوردی دەگرم زۆر سەرسام بە دەنگێکی هێمن و کاریگەری هەیە و هۆکارێکی دیکەش کە من وای کردووە لە من گوێ لەم قاریە ڕابگرم ئەوەیە کە ئەم قاریە هەر کووردە و سەوتی زۆر تایبەتە بەلای ئامۆژگاری من بۆ هاوتەمەنەکان و هاوپۆلەکانم ئەوەیە کە تا چەند زووتر هەوڵ بن بگەن بە بنکەیەکی قورئان بۆ فێربوون زۆر درەنگترە. قورئانی پیرۆز کتێبێکە پڕ لە حکمت و ڕێنماییە کە دابەزیوە بۆ سەر دڵی پێغەمبەرمان محەممەد صلی الله عليه وسلم و ئەمیش بە چەندین قۆناغی قورس توانیوێتی بیگێنە بە مرۆڤ واتە بیگێنێت بە ژیانی ئەمڕۆ کە ئێستا مەکاری پێ دەکەین. و ڕێنمایی من بۆ هاوتەمەن و هاوپۆلەکانم ئەوەیە کە زوو بێن بۆ خزمەتکردنی قورئانی پیرۆز بەڕای من هیچ ڕێگر نابێت بۆ خوێندنەکانیان. أعوذ بالله من الشيطان الرجيم. الله نور السماوات والأرض مثل نوره كمشكاة فيها مصباح المصباح في زجاجة الزجاجة كأنها كوكب دري يوقد من شجرة مباركة زيتونة لا شرقية ولا غربية يكاد زيتها يضيء ولو لم تمسسه نار نور على نور يهدي الله لنوره من يشاء ويضرب الله الأمثال للناس والله بكل شيء عليم. في بيوت أذن الله أن ترفع ويذكر فيها اسمه يسبح له فيها بالغدو والآصال. لدنگی چریکە ئاسای ئەوان نەغمەی باخی بەهاری قورئان نوری بێکۆتای ئاسمانی بەرین ڕووناککەرەوەی ژیانی زەمین. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر. أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمد رسول الله أشهد أن محمد رسول الله. حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح
حي على الفلاح. الله أكبر الله أكبر. لا إله إلا الله. استعشان آياتك لسورة فرقان دخلنا. أعوذ بالله من الشيطان الرجيم. وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما والذين يبيتون لربهم سجدا وقياما والذين يقولون ربنا اصرف عنا عذاب جهنم إن عذابها كان غراما إنها ساءت مستقرا ومقاما والذين إذا أنفقوا لم يسرفوا ولم يقتروا وكان بين ذلك قواما. لدنگی چریکە ئاسای ئەوان نەغمەی باخی بەهاری قورئان نوری بێکۆتای ئاسمانی بەرین ڕووناککەرەوەی ژیانی زەمین. ئێستاش چەند ئاەتێک لە سوورەتی بەقەرە دەخوێنم. أعوذ بالله من الشيطان الرجيم. ألم تر إلى الملأ من بني إسرائيل من بعد موسى إذ قالوا لنبي له ابعث لنا ملكا نقاتل في سبيل الله قال هل عسيتم إن كتب عليكم القتال ألا تقاتلوا قالوا وما لنا ألا نقاتل في سبيل الله وقد أخرجنا من ديارنا وأبنائنا فلما كتب عليهم القتال تولوا إلا قليلا منهم والله عليم بالظالمين. استاشن آتك لسورة نور دخوانين. أعوذ بالله من الشيطان الرجيم. الله نور السماوات والأرض مثل نوره كمشكاة فيها مصباح المصباح في زجاجة الزجاجة كأنها كوكب دري يوقد من شجرة مباركة زيتونة لا شرقية ولا غربية يكاد زيتها يضيء ولو لم تمسسه نار نور على نور يهدي الله لنوره من يشاء ويضرب الله الأمثال للناس والله بكل شيء عليم. في بيوت أذن الله أن ترفع ويذكر فيها اسمه يسبح له فيها بالغدو والآصال. استاشتن آتك لسورة الأنعام دخلنا.
وهو القاهر فوق عباده ويرسل عليكم حفظة حتى إذا جاء أحدكم الموت توفته رسلنا وهم لا يفرطون ثم ردوا إلى الله مولاهم الحق ألا له الحكم وهو أسرع الحاسبين. لدنگی چریکە ئاسای ئەوان نەغمەی باخی بەهاری قورئان نوری بێکۆتای ئاسمانی بەرین ڕووناککەرەوەی ژیانی زەمین. ئێستاش سوورەتی القەدر دەخوێنم. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام هي حتى مطلع الفجر. ئێستاش چەند ئاەتێک لە سوورەتی ئیسراء دەخوێنم. أعوذ بالله من الشيطان الرجيم إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا وأن الذين لا يؤمنون بالآخرة أعتدنا لهم عذابا أليما ويدعو الإنسان بالشر دعاءه بالخير وكان الإنسان عجولا. ئێستاش سوورەتی ناز دەخوێنم. بسم الله الرحمن الرحيم قل أعوذ برب الناس ملك الناس إله الناس من شر الوسواس الخناس الذي يوسوس في صدور الناس من الجنة والناس. لدنگی چریکە ئاسای ئەوان نەغمەی باخی بەهاری قورئان نوری بێکۆتای ئاسمانی بەرین ڕووناککەرەوەی ژیانی زەمین. ئێستاش بەشێک لە سوورەتی ئیبراهیم دەخوێن. أعوذ بالله من الشيطان الرجيم وقال الشيطان لما قضي الأمر إن الله وعدكم وعد الحق ووعدتكم فأخلفتكم وما كان لي عليكم من سلطان إلا أن دعوتكم فاستجبتم لي فلا تلوموني ولوموا أنفسكم ما أنا بمصرخكم وما أنتم بمصرخي إني كفرت بما أشركتمون من قبل إن الظالمين لهم عذاب أليم.
ئێستاش بەشێک لە سوورەتی یاسین دەخوێن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ياسين والقرآن الحكيم إنك لمن المرسلين على صراط مستقيم تنزيل العزيز الرحيم لتنذر قوما ما أنذر آباؤهم فهم غافلون